ئەمڕۆ وەکو لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری پەرلەمانی کوردستان سەبارەت بە ساغ نەبوونەوەی بەرهەمی جوتیاران بە شێوەیەکی گشتی کۆبووینەوە کە بەداخەوە لەم ڕۆژانەدا جوتیارەکانی ئێمە بە شێوەیەکی بەرچاو بینیمان کە زەرەر و زیانیان کردو لە بەرهەمەکانیاندا لە بەرهەمی خۆماڵی بۆیە بە پێویستمان زانی وەکو لیژنەی کشتتوکاڵ کۆببینەوە. لە لیژنەدا چەند بڕیارێکمان دا ئێمە. یەکەم بڕیارمان ئەوە بوو کە بانکێشتی بەڕێزان وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و وەزیری بازرگانی پیشەسازی بکەین کە ئەم دوو وەزارەتەکانی دیکەش بەڵام ئەم دوو وەزارەتە زیاتر پەیوەندیدارن بە بابەتی کشتتوکاڵ و بەرهەمە ناوخۆیەکانی جوتیارانی هەرێمی کوردستان. دیارە کۆمەڵێک ڕێکار هەیە پێویستە بگیرێتە بەر بۆ ئەم مەبەستە ئێمە کۆمەڵێک پێشنیارمان هەیە، کۆمەڵێک ڕێکار هەیە دەگرینە بەر و لەگەڵ ئەم دوو بەڕێزەش لە ڕۆژی پێنجشەممە کە سەعات 11 دیاری کراوە کۆبوونەوەیەکی هاوبەش دەکەین بۆ ئەوەی ڕێگە چارەیەک بدۆزینەوە کە جوتیاری ئێمە چیری زەرەر نەکا کە بەداخەوە کە تووشی ئەم زەرەر و زیانانە بوون لە کاتێکدا کە ئەمە دەمێت ئەوە تاکید بکەمەوە بۆ لە ساڵانی ڕابردووشدا زۆر ئەم قسەیەمان کردووە کە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمێکی زۆر نایابە، بەرهەمێکی بەتامە، بەرهەمێکی پاک و خاوێنە کە بەڕای من بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت لەگەڵ بەرهەمی هاوردا. بۆیە لێرەشەوە ئێمە داوایەک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەوەی کە جوتیارەکانمان زەرەر نەکەن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشتگیری جوتیارەکانی خۆمان بکەن بەکرینەوەی بەرهەمی خۆماڵی خۆمان. حەز دەکەم بیزانین لە وڵاتانی دەرەوە هەتا بەرهەمێکی خۆماڵی خۆیانیان هەبێ هاوڵاتیەکانیان بەلای بەرهەمێکی بێگانەدا ناچن، بەڵام لێرە بەداخەوە هەتا بەرهەمێکی بێگانە هەبێ بەلای بەرهەمی خۆماندا ناچن. یعنی بەڕای من ئەگەر شتێکی زیاتر گرانتر بێ بەرهەمی خۆماڵی خۆمان چونکە تێچوو زیاترەوە لە بەرەوەی کە ئێمە دەعمان نییە بۆ جوتیار و بۆ بەرهەمێنی کشتتوکاڵی خۆمان بەلامانەوە ئاسایی بێ بەڕاستی و کۆمەڵ ڕێکاری کە هەیە لەوەی کە لە سنوورەکان بەداخەوە کە لەگەڵ ئەوەی کە باس دانراوە لەسەر بەرهەمی هاوردا بەڵام لە هێندێکی دیسانە کە ئەمە پێشێل کراوە و هێندێ سنوور هەیە یعنی ئەگەر زۆر فەرمینیە هێندە دەواازە هەیە بەلێشاو مەڕ و ماڵات دێ بەرهەمی کشتتوکاڵی دێ نە بازی لێ وەردەگیرێ نە پشکنینی بۆ دەکرێ بەڕاستی یعنی کە لەوانەیە نەخۆشی پێوە بێ. بۆیە لەم ڕۆژەوە حەقەتەن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەواازە نایاسایانە بگیرێن و بەڕووی ئەو زۆرە قاچاقی و هێنانی بەرهەم و مەڕ و ماڵاتی بێگانە دابخرێت کە زیانێکی زۆری لە بەرهەمی خۆماڵی خۆمان درراوە. خۆی سێ ڕێگا هەیە بۆ ساکردن بەرهەمەکانی ناوخۆی خۆمان. یەکەمیان ئەوەیە کە ئیستیهلاکی پێدەگوترێ هاوڵاتی دەیکڕێ کە من لێرە دووپاتی دەکەمەوە کە هاوڵاتی خۆمان بە بەرهەمی خۆماڵی خۆمان بکڕن بە سەرکە پەتاتەیەکی خۆمان بە هەزار سەرکە پەتاتی دەرەوە نەگۆڕنەوە. ئەمە تکا دەکەم یانی چکەم پارەی جیرفانی منوت و ئەگەر بۆ جارەکەی خۆمان بێ ئەوش قازانج دەکە و ناچێ بۆ دەرۆژ بۆ زانیاریتان. دوو دەبێ ئێمە بازار بۆ بدۆزینەوە، دەبێ وەزارەت حکوومەتەوە هەر ئیشی وەزارەتی کشتتوکاڵیش بۆ زانیاریتان، ئیشی وەزارەتی بازرگانیشە، ئیشی حکوومەتیشە، ئیشی وەزارەتی ناوخۆشە کە بازار لە دەرەوە بۆ بدۆزێتەوە. تەمان هەوڵدا بازار پەیداکە بۆ بەرهەمەکانی خۆمان لە عێراق لە وڵاتانی دەرو دراوسێ سێ کە ئەمەیان پەیوەندی بۆ وەزارەتی بازرگانیەوە هەیە. دەبێ ئێمە معاملی تعلیب لە قوتونان دابمەزێنین، یعنی ئەو بەرهەمانێک کە ساغ نابنەوە لە وڵاتی خۆمان، ئەو بەرهەمانێک کە ناتوانین لە دەرەوە بازاری بۆ پەیدا بکەین دەمێنێتەوە. ئەمانە دەبێ هەوڵدا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بازرگانەکان و لە ڕێگەی مستەسمیرەکانەوە هەوڵ دەین ئێمە کارگەی لە قوتونان لە هەرێمی کوردستان بکەینەوە بۆ ئەو بەرهەمانەی کە زیاد دەبن. هەر بەرهەمێکە کە زیاد دەبێ ئەو کاتەی یا ئەوەتە ئێمە دەبێت ساردخانەمان هەبێ. هەر بە ساردخانە بەڕاستی بۆ بەرهەمێکی زۆرە. مشکلی ئێمە جوتیاری ئێمەوەیە مەسەڵەن بڕە بەرهەمی مەسەن توێتایەک دوو توێتە تەماتە یا خەیار یا بەرهەمێکی کشتتوکاڵی هەیە ناتوانین سێ ساردخانەی دابن ساڵێکی سەر بوەستێ. بۆیە بەڵام ئەویش ڕێگایەکە بۆ ئەو جوتیارە نمونەیانەی ئەو جوتیارە گەورانەی کە بەرهەمێکی زۆری کشتتوکاڵیان هەیە دەکرێت بەڕاستی ئەویش بەرهەمەکانی پارێزا بێت تا فەسڵێکی تر تا وەرزێکی کرد کە لەوانەیە پارەی باشیان بۆ